بەڵێ لانا ئاری بانیتان باش و یادی ڕۆژنامەگەری کوردیتان پیرۆز بێت بێگومان پامی من لە یادی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا ئەوەیە کە پێویستە هەمومان پابەند بین بە ڕازگۆیی چونکە وەک دەزانین لە سەردەمی سۆشیال میدیا و بەرفراوانی تۆڕەکانی کۆمەڵایەتی کە هەموو کەسێک خاوەنی پێگەیەکی تایبەت بەخۆیەتی و پێشتر ئەگەر چەند کەناڵێکی ڕاگەیاندن هەبوو بە ئێستا بە شێوەیەک فراوان بووە کە هەموو کەسێک دەتوانێت پێگەکەی خۆی وەکو ناوەندێکی میدیایی بەکار بێنێت و لە ڕێگەی بڵاوکردنەوەی هەواڵێکی ڕاست یان ناڕاستەوە سەرنجی زۆرترین خەڵک بەلای خۆیدا ڕابکێشێت. جا گرنگە هەم وەک ڕۆژنامەنووسان و هەم وەکەوانەی کە حسابیان تاریگەریان لەسەر دەرونی چواردەوری خۆیان هەیە لەم ڕۆژەدا یان ئەم ڕۆژە بکەنە پێوەرێک بۆ ڕۆژانی داهاتوو کە پابەند بن بە بنەمای ڕازگۆییەوە بۆی ئەو هەواڵەیانە و زانیارەی کە دەگەێنن بە خەڵک زانیارێکی ڕاست بێ دروست بێ و بنەمایەک نەبێ بۆ تێکدانی دەرونی خەڵک چونکە وەک دەزانین لە ئێسادا کە هەواڵی فیک یان هەواڵی ناڕاست زۆر بڵاوە بە شێوەیەکی بڵاویش بڵاو دەکرێتەوە و کاریگەری زۆر خراپی لەسەر دەرونی خەڵک هەبووە بۆیە گرنگە هەم ڕۆژنامەنووسان و هەم کەسانی ئەکادیمی و هەم هاوڵاتیانیش ئەم ڕۆژە و بۆ ڕۆژانی داهاتوو بکەنە پێوەرێک تاوەکو هەواڵی ڕاست و دروست بە خەڵک بگێنن بۆی کاریگەری خراپ لەسەر دەرونی خەڵک دروست نەکەن. سەبارەت بە چالاکیانی ڕۆژی ڕۆژنامەگەری ئەمڕۆ سنتەری میترۆ باوبەشی لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کۆنگرێکی ڕۆژنامەوانیان هەیە لەم ڕۆژەدا و هەر ئەمڕۆ لە بەشێک لە ناوەندەکانی خوێندنی باڵا کۆنفرانسی زانستی و بە شێوەیەکی گرنگ باسی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی دەکرێت و باسیەوە دەکرێت ڕۆژنامەنووسان پێویستە لەم ڕۆژە و لە ڕۆژانی داهاتوو و بۆ ئایندەی میدیای کوردی چی بکەن. من لێرە لەگەڵ بەڕێز تاک دیاری محەممەد کە بەڕێوەبەری سنتەری میترۆی قسە دەکەم و باسی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی یەکەین و زین پامیوان چێکاک دیاری سڵاو دەبێت. سڵاو لە بەڕێز سپاس. پیرۆزبایی یادی ڕۆژی ڕۆژنامەگەری لە خۆمان و لێوە شەکەین. پامتان چێ لەم ڕۆژە؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ دیدارەکە و ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە جەنابەت و لە تاوی ڕۆژنامەنووسان و میدیاکاران لە هەرێمی کوردستان پیرۆز بێت. بەداخەوانێ ئەم ساڵەکەینەوە هێشتا زیندانەکانمان ڕۆژنامەنووسی دیایە بۆیە پەیامی یەکەممانەوەیە کە دووبارە لایەنی پەیوەندیدار و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان بەو بڕیارە دڵڕقانەیەدا بچێتەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووس شیروانی و بە دلۆڤانیەوە مامەڵە لەگەڵ کەیسەکەیدا بکات و ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کە هەمومان پێکەوە کار بکەین بۆ ئەوەی کە ڕۆژی ئازادی میدیا و ڕۆژی ڕۆژنامەنووسان باشتر بێت. بەداخەوانێ لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا جۆرەکان پێشەکاری ساڵانە دووبارە دەبنەوانێ و هەندێک ساڵ جۆری پێشەکاری تازەتریش دێتە پێشەوانێ بۆیە هەموو ئەمانە پێویستی بە کۆدەنگیەک و دەستە جەمعیەکەی پێکەوە بۆ کارکردن بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەمانە بوەستینەوانێ و دۆخی ئازادی میدیا و دۆخی ئازادی ڕۆژنامەنووسین و ئازادی ڕادەبڕین بەرەو بوو باشتر بەرین و ئێمە پەیامیش کەشمانەیە بەداخەوە بەعنی بە حکمی ئەو زڵوفە ناتەبیعی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ ئەو هێرش و کردەوانی کە کرا دەرحەقا هەرێمی کوردستان لەلایەن هەندێک لە میلیشیاکان و هەندێک لە گروپەکانەوانەیە جۆرێک لە گلەیی و گازندە بۆ میدیاکان و هەندێک کەناڵی ڕاگەاندن دروست بوو کە هەندێک پێیان وا بوو کە ئابوونەتە بەشێک لە بڵاوبوونەوەی ترس و دڵڕاوچیە مەنزومەی ئاسایشی نیشتیمانی نەتەوایەتی ئەمانە کەوتونەژە پرسیارە بۆ ئێمە داوامان لە دامەزراو میدیاکانە کە ببن بە بەشێک لە سیستەمی بەرگری نیشتیمانی بە پارێزبەندی نیشتیمانی بەوەی کە ئاسایشی نیشتیمانی ڕەچاو بگیرێ و دەرونی تاکەکان ڕەچاو بگیرێت هەمومان پێکەوە کار بکەین بۆەوەی کە هەرێمی کوردستان بە کەمترین زیان لەم دۆخی گێزە هەیە ڕزگاری بکەین. بۆیە چەند ڕێنمایی و چەند بڕیارێک دەرچوون ئەو بڕیار ڕێنمایانە هەندێکیان چی تێبینی بوون گلەیی هەبوو لە یعنی گومان هەبوو لەوەی کە نیەتی هەبێت نیەتێکی باش هەبێت لە پشت ئەم ڕێنمایانەوە هەندێک کە پێیان وا بوو کە ڕێنمایەکان پێویستە. بۆیە ئەمڕۆ ئێمە لێرەدا ئەم دیدارەمان ڕێخستۆ بۆ ئەوەی کە بتوانین وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوانێ ئەو بەڵێن زۆری میدیا لە ئێستادا کە ئەتوانین بڵێن هەر کەسایەتێک خاوەنی میدیایکی تایبەت بەخۆیەتی یان هەر مەسئولێک خاوەنی پێگەیەکی تایبەت بەخۆیەتی و چەند ڕۆژنامەنووسەکاری تێداکەن ئەمە جۆرێک لە فەوزایان جۆرێک لە ناڕوونی لە کاری میدیای دروستکردن.
ئەمە تا چەند دروستە؟ ڕاستە خۆی ئێمە کێشەمان لەگەڵ زۆری ژماری میدیا نییە و زۆری ژماری میدیا بمانای ئەوەیەت کە حاڵەتێکی تەندروست هەیە لە وڵاتەکەدا و دەنگ و ڕەنگە جیاوازەکان زۆترین بۆچوون هەبێت بۆ گواستنەوەیان زۆترین شێوەز و وەسیلە هەبێت بۆ گواستن بەڵام ئەگەر بە ڕێگە تەندروستەکەی ئەم دامەزراوە میدیانە ژمارە زۆرەکەیان نەک ئەوەی کە پارەیەکی سیاسی زۆر بخێتە ناو پرۆژەی میدیایەوە و ئەم پارە سیاسی خزمەت لی ئەوە نەبێت کە حقیقەت بگات بە هاوڵاتیان و ڕایگەشتی لە ڕووداوەکان ئاگادار بکات و هۆشیاری کۆمەڵایەتی دروستکە لای تاکەکانی کۆمەلگا بەڵکو ئاماژی ئەو بێ ئەجندایەکی سیاسی هەبێت لە پشتی هۆ کاتێک ئەم میدیانە بەکارهێنێت بۆ بەژەوەندە سیاسیەکانی ئەمە گرفتەکەمان لێرەدا لەوەیە کە ڕاستە ژمارەی زۆر لە میدیامانەیە بەڵام ئەم میدیانە بە شێوەیەکی تەندروست ماوەڵە ناکەن و کەسی سیاسی یاخود ئەشخاصی سەیطرەت خاوەن کۆمپانیەکانیش ئێستا بەشێکیان خاوەندارەتی لە میدیاکەن و ئەم میدیانە بەکاردەهێنن بۆ بەشەوەندی تایبەتی خۆیان بۆیە هەموو ئەمانە گرفتن ڕاستە بەڵام هەموو ئەمانەش نابێت بکرێنە پاسەڵ بۆ ئەوەی کە ئازادی کاری میدیا بەردەست بکرێتەوە پێشکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بکرێت. بەڵێ یاری لان ئەمە زانێرەکان بوو لەسەر یادی ڕۆژنامەگەری کوردی کە 128 ساڵ پێش ئێستا یەکەمین ڕۆژنامەی کوردستان لە قاهیرەی پایتەختی مەسەر دروست بوو و ئەو ڕۆژە کراوە بە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی و تا ئێستا ساڵانە ئەم یادە بەرز ڕادەگیرێت و هەموو ساڵێک ڕۆژنامەنووسان دیداری هاوشێوە سازەکەن بۆ ئەوەی پێوەری نوێ و باز لە گرفتەکانی بواری میدیا بکەن.